باسی ئاشی ئاوەکەین لە گوندەکانی ئێمەدا ساڵانێکی زۆر بوو با و باپیرانی ئێمە لە نێو گوندەکاندا لە بری کارەبا ئاشیاندانا بوو بە ئاو پەروانیان بۆ دروستە کرد و ئاوەکە دەڕۆیش بەردەوام بەڵام سوودیان لێ دەبینیەوە. ئێستا ئەم هەموو ئاوە ئەڕات هیچ سوودێکی لێ نابینین، خۆمان ناوەتەوەی کە ئەبێ هەر وزەی کارەبا سەرف بکەین. چەند گوندێک بۆ نمونە کاریان لەسەر یەک گوند بوو کە ئاشێکی تێدا بوو بە ئاژەڵی تایبەتی ساوەر بوو گەنم بوو دەیان بر لەگەڵ خۆیاندا دەیان کرد بە ئار دەیان کرد بە ساوەر دەیان هاڕی بە ماشانە تایبەتمەندێکی خۆی هەبوو کەشێکی تایبەتی خۆی هەبوو ئەوەی کەسە گوێی لە منە ڕۆژێک لە ڕۆژان ئاشی ئاوی بینی بێ هەر بۆ خۆی چوون بۆ سەردانیکردنی ئاشی ئاو جێگەی سەرنجڕاکێش و تێڕامانە. لە هەمان کاتیشە ئەگەر ئێستا لە گوندێکدا ئاشێک دروست کرابێتەوە بە شێوازێکی کللتوری جاران ڕەنگە پێتان سیر نەبێ هەیە کە لە گوندێکدا بەنای گوندی گۆڕانکە لە شارباژێر ئاشێک زیندوو کراوەتەوە بزانین چێ ماشی زیندوو کردوێتەوە شێوازی زیندووکردنەوەی بە شێوازە کەلەپوریەکەی چۆنە بەچی کار دەکات ئایا ئەمە بەس بۆ نوێکردنەوە و گەشتیاریە یان بەڕاستی تۆ دەتوانی ساوەری بۆ بەری ئاردی بۆ بەری بیهاڕێت کۆمەڵک لەو بابەتانی تر کە پەیوەندیان بەم ئاشەوە هەیە. دەرێ بگومان بە خۆشحاڵیەوە کۆمەلگای مارگرێت بەم کارە هەستاوە زۆر بەڕست شەماڵەتیف سەرپەرشتیاری پرۆژەکانی ئاشی ئاوی گوندی گۆڕانکەمان لەگەڵدایە کە لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە لەگەڵ ئەوەشدا وەکو کۆمەلگاکەیان پرۆژەیەکیان هەیە پرۆژەی بەخشینەوەی کتێبە بزانین ئەم پرۆژێش خۆی بەکوێ گەیشتووە کاک شەماڵ زۆر زۆر بەخێر ببیانیت یادگاری لەگەڵ ئاشا هەیە وانە زۆر کاتی خۆی لەگەڵ نەنکبە ساڵانی نەوەتەکان کە دۆخی ئابووری یاریمی کوردستان زۆر باش نەبوو خەڵک وەزعی خراپ بوو من لەگەر نەنکمە باراشمان دەبر بۆ ئاش باشە گەنممان دەبر گەنم و هەتا جۆ کاتە گەنمیش کەم بوو جۆمان دەبر دەمان هاڕی و چکە لە گوندەکەی خۆمان ئاشی لێبوو ئێمە دوو ئاشمان نەبوو لەو گوندەی خۆمان ئێتر دەمان بر بۆ ئاش و باراشمان دەبرد و بەڵام چاوەڕێمان زۆر دەکانە چەند جوانن بار ئاش بۆ ئاش وانە زۆر تایبەتە. ئەم چالاکیێتان بۆچی بیرتان لێ کردەوە یانی بۆچی بوو بە خەمێکتان کە دەبێت ئاشێکی ئاو زیندوو بکەنەوە بە شێوازێکی کەلەپوری دروستە. لە ڕاستی ئێمە دامەزاوێکمان هەیە دامەزاوێکی خێرخوازی بە ناوی دامەزاوی کەریمی عەلەکە ئەو دامەزاوەیە بیرمان لەوە کردەوە طبعا لەسەر دوو ئاسی شەکەین ئاستێکیان ئاسی پەروەردەیە کە دوایی باسی دەکەین ئاستێکیان ئاسی کولتوریە کەریم عەلەکە بوو یا مارگرێت بوو هەردووکیان بەیەکەوە ئیش دەکەین بەڵێ سێ کوچکەیەکە بەیەکەوە ئیش دەکەین لەگەڵ دەستگای ڕۆشنبیری جەماعەریفان و کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت و دامەزاوی کەریمی عەلەکە زۆر باش. بەڵام ئەم ئیشانە زیاتر بڵێن لەناو دامەزاوی کەریمی عەلەکەوە ئەکرێن و لێوە ئیشەکان ئەکرێ. لە ڕاستیە ئێمە ئەم بیرمان لەوە کردەوە کە لە چوارچێوەی کارە کولتوریەکانمانە پرۆژانی کە لە مەجالی سەقافیاییکەین لە مەجالی کولتوراییکەین بیرمان لەوە کردەوە ئاشی ئاو لە مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە لە کوردستانە بەڵام بە حکمی پێشکەوتنی تەکنۆلۆژی و هەروەها کۆچی خەڵک لە گوندەکانەوە بۆ شار ئەم ئاشانەش ێواژێواش پەکیان کەوت و کەوتنە ژێر هەرسە و داڕبان و نەمان بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە کە ئەم کولتورە ئەم کەلەپورە جارێکتر زیندوو بکەینەوە بۆی بتوانین خزمەتێکی خەڵکی خۆمانی پێ بکەین. لە ڕاستیە لە شارباژێر ئەوەی من ئاگادارم ممکنە تەمەنی ئاشەکان بۆ 100 ساڵ بڕوات کە ئەو کاتکە ئاردوو لە ڕێگەی ئاشی ئاوە ئاردیان دروست کردەوە گەرمیان هاڕیوە و نۆکیان هاڕیوە و نیسکیان هاڕیوە و ئاشی ئاو مەبەست لێ چێتی جیاوازی ئەم ئاشە بە ئاو ئیش دەکا جیاوازەکەی لە ئاشی ناوشار و ئاشی تر ئەوەیە کە هیچ وزەیەکی تر بەکارڕیانی جگە لە وزەی ئاو خۆی نەبێ ینی لە هێزی ئاو کەڵک وەرگیراوە بۆ کارپێکردنی ئاشەکە واتە بەتەواوەتی دۆستی ژینگەیە و بەتەواوەتی سروشتیە و ئەو گەرم و ئەو گەرمەشی کەی دەیهاڕە دەیکا بە ئارد دیسانەوە بە تەواوەتی سروشتیە. ئاشی ئەو مەبەستمان چییە؟ طبعاً ئاش لە مۆقعەکە دروست دەکرێت لە سنوورێکە دروست دەکرێت کە هەڵکەوتەی ئەو شوێنە ئەبێ وا بێت لە پشتیەوە ئاوێک هەبێت سەرچاوەیەکی ئاوی بەهێز هەبێت بۆ ئەوەی کە
بتوانێت کەڵکی لێوە بگیرێت. سروشتی ئەو شوێنی کە ئێمە ئاشەکەمان تا بنیاد ناوەتەوە چکە شوێنە ئەتی خۆی ئاش بووە هەر ئاشی ئاو بوو هەر ئاشی ئاو بۆ بەڵام مروری زەمن پێویستیان پێی نەبووە و ئەو بووە وێران بوو ئێمە جارێکی تر هاتین بڕیارماندا کە ئەم ئاشا دروست بکەینەوە بە هیمەتی خەڵکی گوندەکە و بە بیرۆکەی دامەزراوەکەی ئێمە لە ڕاستیە لەگەڵ هەندێک لە مامۆسایانی زانکۆ کە لەو مەجاالەیە شارەزاییان هەیە ئەوان بەڕاستی پشتیوانی باشە ئەمە تا چەند هاوکاری خەڵکی ئەو سنوورەکە ئەمە ئێوە بۆ ئەو دروستان کردیا خودت جارێکتر نوێتان کردوەوە بۆ ئەوی کە خەڵکی ئەو سنوورە سوودێکی باشی لێ بنیا خودت بە شێوازێک بێ بۆن بەس بۆ ڕاکێشانی گەشتیار و ئەو بابەتانە دوو هۆکار هەیە کە ئێمە بیرمان لێ کردوەوە یەکەمیان کولتورێک هەیە لە کۆمەڵگەی خۆمانە کە مەسەلەی ئاشی ئاوە و پێشتر خەڵی ئیسفادەی لێ کردووە و ئەو گەنمەشی کە هاودراوە ئاردەکەی بە تەواوەتی ئاردێکە بەهای خۆراکی خۆی لە دەست نادا لەبەرەوەی کە پەکەکە و هەموو ئەو مادە خۆراکیانەی کە لە ناو گەنمەکە هەیە ئەو پێکاتە خۆراکیانە لە ناویدا دەیپارێزێ و لە دەستی نادا چونکە تۆ کارەبا بەکارنایانی بۆ سووتاندنی بەنزین بەکارنایانی بۆ ئیش پێکردنی لەکەن لە ڕێگەی ئاوەکە دێتە خوارەوە و پەروانەکان لە خوارەوە هەڵدەسوڕێنێ و لە ڕێگەی چەقەنەیەکەوە کە لە ئاشەکە بەسراوە و لێوە بەرداشەکان هەڵدەسوڕێنێت و یعنی شێوازێکی زۆر طبیعی و زۆر سروشتیە و لە ناو سروشتی شایە خۆی بەڕاستی ئەوە ڕۆحی کاریگەریە. خاڵی دووەمیان کە بۆمان گرنگ بوو ئەوەیە کە ئەم ئاشە ئیسفادەی لێ بکرێت و گەنمەکەی سوودی لێ بندرێەوە هەروەها ببێتە شوێنێکی لە ڕاستیدا گەشتیاری لە ئایندەیە چونکە ئەم پرۆژێ بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە ئەگەرەوە لە نزیکەوە ڕسمبێنەکان ببینێ ینی بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە لە ڕێگەی ئاو وزەی ئاو بەکاردێنی بەبێ ئەوەی وزەیەکی تر بەکاردێنی لەبەر ئەوە بیرمان لەوە کردەوە کە ئەکرێوەکو پرۆژێکی بەڕاستی پرۆژێکی گەشتیاریش بێ لە ئایندەیە گوندەکان سوودی لێبینن نەک هەر گوندەکە خۆی گوندەکانی دەوروبەریشی بە تەواوەتی سوود لەم ئاشا بچووکە دەتوانن باراشەکانیان بەرن لە جیاتیەوەی بێنن بۆ سلێمانی گەنمەکانیان یان بیبن بۆ شارەکان ئەتوانن لەوێ بیهاڕن و ئیسابقسەکانمان لەگەڵ وێنەکانی شاهاوتا بێتەوە هیوادار ماوکاران بتوانن بە جیاجات دای بەزێنن ئەو وێنانە هەندێک پرۆژێک کتێبیشمان بینیستە خەڵقەڵە باسی ئاشەکەن و کتێبیشی لەگەڵدا ئەم پرۆژەیەتان چێ با باسی کێوکن دواتر هەندێک پرسیار مەیە لەسەر ئاشەکە زیاتر. بەڵێ پرۆژەی کتێبەکە مەبەستە؟ بەڵێ پرۆژەی کتێبەکە لە ڕاستیە ئەم پرۆژەیە ساڵ و نیوەکە بێ دەستمان پێ کردووە بە ناوی بەخشینی 100,000 کتێب بۆ ناوەندەکانی خوێندن و ناوەندە ئەکادمی و سەقافی و هونەرەکان. لە ڕاستیە تەواوی ئەم پرۆژانە ئەوم لەبیر نەچێ لە ڕێگەی بەڕێز دکتۆر تەها ڕەسوولەوە سپۆنسەری دەکرێ و هاوکاری دەکرێ وەکو کەسێک کە حەزی لە مەجالی سەقافە و مەجالی پەروەردەی ئەوانە. طبعا ئەویش دوو مەجالمان هەیە مەجالی پەروەردەی ئەوەیە کە ئێمە خوێندنگەکان بەسەرەکەینەوە مەبەستەکەمان ئەوەیە هەدەفی سەرەکیمان ئەوەیە کە خوێندنەوە بە فعلی بکەین بە کولتور لە ناوەندەکانی خوێندنە لە جیاتیەوەی خوێندکار بچێک لە بازار کتێب بکڕیان مامۆستا خۆی بە دوای کتێبا بگەڕێ ئێمە ئەو کاراسانیەک دەکەین خۆبەخشانە بەبێ هیچ بەرامبەرێک ئەم کتێبانە دەبین بۆ ناوەندەکانی خوێندن لە سەرەتایە لە ئامادەیەکانەوە دەستمان پێکرد هەموو قوتابخانە ئامادەیەکانی ناو شاری سلێمانی و دەوروبەری طبعا ئەم پرۆژەیە هەم تێچوویەکی زۆریەوێ هەم دەستی کاری زۆری شێوێ چونکە ستافێکی زۆر باشیەوێ بۆ ئەوەی ئەم پرۆژەیە سەر ڕێبخە. پرۆژەکەمان لەسەر ڕێگایە تا ئێستا نزیکەی 100 قوتابخانە کتێبمان بۆ بردە لەگەڵ چەندین ناوەندی خوێندنە هەموو کوردستان ئەگرێتەوە بەڵێ هەموو کوردستان ئەگرێتەوە ئەوەی کە ئێستا ئیشمان تیا کردووە ناو شاری سلێمانی و هەروەها منتیقی نەحی ڕزگاری کەلار دەربەنی خان چەمچەماڵ هەڵەبجا شارباژێر هەموو ئەو منتیقانەمان بەسەر کردوێتەوە لەوێ قوتابخانەکان بەسەر دەکەینەوە کتێبەکانیان بۆ دەبین لەگەڵ پۆستەری ناودارانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان کە نزیکەی 2000 ناوداری کورد پۆستەریان بۆ دروست دەکەین و ئەگەر شاعیر بێ تێکستێکی شعریەکەی ئەگەر نووسەری ڕۆمان بێ بەردام لە بەرچاو اقتیباسێک لە ڕۆمانەکەی وەردەگرین باشە تاکە ئامانجتان هەر ئەوە بۆ کە خوێندنەوە بکەم بە کللتور ئامانجی دووهەمان لێ ئەوەیە بەڕاستی ئەم لە ڕێگەی ئەم پۆستەرانەوە نەوەی ئایندا ئاشنا بێ بە کەسایەتەکانی خۆی بە ئینسانە نیشتیمان پەروەرەکانی خۆی بە ئینسانە ئەدیبەکانی خۆی بۆ ئەوەی کە بتوانێت لە زاکیراندا بمێنێتەوە چونکە میمۆری
ئینسانی کورد ئەبێ بەهێز بکەین ئێمە و لە ڕێگەی ئەوە دەتوانین خزمەتێکی زۆر بە ئایندەی میلەتەکەی خۆمان بکەین چونکە پێمان وایە لە ڕێگەی کتێبانەوە ئەم کتێبانە تەنها بۆ خوێندکاران نییە بۆ مامۆستاکانیشە چونکە ئێمە بڕۆمان وایە ئەگەر مامۆستا سەقافەی هەبێ و خاوەنی معریفەی خۆی بێ و خاوەنی دید و پەیامی خۆی بێ هێواژ ئەم دید و پەیامە ئەم سەقافەیە معریفەیە دەتوانرێت بگوازێتەوە بۆ نەوەکانی ئایندا و ئێمە بڕۆمان وایە کە ئایندەیە وڵاتەش لە دەستی نەوەکانی ئایندەدا باشە کاک شەماڵ کتێبەکان چۆن کۆکەنەوە یعنی داوا لە کەسی ترەکەن هاوکارتان لەم پرۆژەیە یان خۆتان فەندێک شتێکی بۆ تەرتیبەکەن و کتێبەکڕن و اینجا دابەشێکەنەوە ژمارە کتێبەکان زۆر زۆرە 100,000 من پێشتر ژمارەیە بەڵێ بێگومان من ئاماژەم پێکرد وتم دامەزاوی کەریمی ئالەکە بە ئیشەکە هەڵدەستێ بەڵام ئێمە دامەزاوی ترمان هەیە دەستگای ڕۆشنبیری جەمال عیفان باشە خۆمان کتێب چاپ دەکەین و خۆشمان بڵین هینا وەکو فرۆشی کتێبمان هەیە بەڵام لە پاڵ ئەم کاری فرۆشی کتێب و چاپکردنی کتێبە بیرمان لەوە کردەوە کە پرۆژێکی لەم جۆرە سەر ڕێ بخەینە ڕاستیە کتێبەکان هەموو هی خۆمانە هەموو کتێبانن کە خۆمان چاپمان کردووە لە دەستگای ڕۆشنبیری جەمال عیفان هەموو ئەو کتێبانی خۆمانە ئەو هاوکاریمانەکە و سپۆنسەریمانەکە و ئێمەش لە ڕێگەی دامەزاوی کەریمی ئالەکەوە لە چوارچێوەی کارە سەقافی و پەروەردەیەکانمانە تەوزیعەکەین بەسەر ناوەندەکانی خوێندنە فیدباکی ئەمەشمان وەرگرتوێتەوە لە ڕاستیە چۆن فیدباکی ئەمەشمان وەرگرتوێتەوە تەئسیراتی زۆر باشی هەبووە ڕۆڵی خۆی هەبووە چونکە ئێمە دوای ئەوەی کە کتێبەکان ئەبین بۆ قوتابخانانە جارێکتر بە سریانەکەینەوە چونکە هەمیشە قسەش لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکە و سەرپەرشتیاری کتێبخانەکانی ناو خوێندنگەکانەکەین کە پێویستە ئەم کتێبانە ڕووناکی ببینن نابێ قفڵ لە کتێبخانەکان بدرێ و ئەبێ ئەمە بگا بەدەستی خوێندکار و بگا بەدەستی مامۆستا ئێمە نایبین بەڕاستی کتێبەکان نابین بۆ جوانی بۆی لە ڕەفەکانە دابدرێن و دوای تەپوتۆزیان لێ بنیشێ ئێمە ئەمانەوێت هەموو ئەم کتێبانە بگات بە دەستی خوێندکارەکان و بگات بە دەستی مامۆستاکان بۆی بتوانرێت سوودی لێ ببین سەرجەم ئەو کتێبانە بابەتی هەمە ڕەنگ ناوەڕۆکەکانیان چۆنە لەسەر چ بنەمایەک ئێوە پێشکەشی قوتابخانەکانیەکەن دروستە طبعاً ئێمە بۆ هەر قوتابخانەیەک 100 کتێب دەبین ئەم 100 کتێبە هەمە ڕەنگە لە ڕووی ناونیشان و لە ڕووی بابەتەوە لە ڕاستیە هەر لە کتێبی فەلسەفی بۆ فکر بۆ فەلسەفەی سیاسی ئەدەبیات مێژوو و لەسەر کارەساتە گەورەکانی خۆمان وەکو کیمیاباران ئەنفال ئەمانە کتێبی تایە و کتێبی هونەری تایە و کتێبی بۆ مەجای مناڵانیشی تێدایە بەپێی قوتابخانەکان بەپێی ئاستی قوتابخانەکان ئێمە هەوڵەدەین کتێبەکان پۆلێنبند بکەین و ئەو کتێبانە بەرین طبعاً هەموو کتێبەکانمان بۆ ئەو خوێندنگیانە دەبێت کە ئامادەین ئاسایی بۆیان دەبێت چونکە ئاسی مناڵەکان ئاسی خوێندکارەکان لەو ئاسایەکەم کتێبانە بخوێنەوە کتێبیشی تێدایە بۆ مامۆستاکان ڕەنگە زیاتر گونجاو بێ مامۆستاکان دەتوانن بیخوێنەوە لە ڕێگەی خوێندنەوەی خۆیانەوە جارێکی تر ئەمە پەخش بکەنەوە بۆ خوێندکارەکان بۆ ئەوی ئیسفادەی لێ بکەن ئەم کتێبانە بەڕاستی لەسەر ئێمە تەکلیف زۆر دەکات بەڵام ئێمە خۆشبەختانە بە هیمەتی ئەو پیاوە بەڕێزەوە هەروەها ئەو دەستگایی کە هەمانە توانیمانە تا ئێستا ئیدارەی ئەم مینە بدەینەوە طموحیشمان هەیە بیگوازینەوە بۆ منتیقەکانی تری ناوچەکانی تری کوردستان دوایین پرسیاری من لەسەر ئەم بەشەی کتێبەکانەوەیە خوێندنەوەیەکتان کردووە بۆ ئەو کتێبانی کەیبن بۆ خوێندنگەیەک یعنی ساڵانێکی زۆر بوو لەنێو خوێندنگەیەکدا تۆ ئەگەر راپۆرتێکت بکردایە مامۆستامون من راپۆرتێکی هەیە تێ بەڕاستیەوە نەریدێکی زۆر جوانی خوێندنە پرۆسەی خۆت فێرکردن ماتە مامۆستا فێرە دەکات کە تۆ چۆن فێر بیت تۆ خۆت چۆن بەدەی زانیاریە بگەڕی بۆ نمونە راپۆرتێکی لێ داوا کردی بۆیە بچیتایە بۆ کتێبخانە گشتیەکان ئەم کتێبانی ئێوە خوێندنەوەکتان بۆ کردو ئەبێ ئەو کتێبانە بن خۆت کۆمەڵە نمونەی زۆر جوان باس کرد مێژووی تایە فەلسەفەی تایە هەموو بوارەکانی تایە یعنی وا ئەکا خوێندکار لەو سیاغەیان لەو چوارچێوەیەدا بتوانێت راپۆرتیشی دەست بکەوێت بۆ نێو خوێندنگاکەی یعنی ئەو کتێبانە بن کە هەمووی توێژینەوەی زانستی بن بابەتی زانستی بن سەرمێنراو بن نەک زیاتر ئەوەی کە فکر و ئایدیای لە پشتە خۆوانیش بێگومان گرنگن بابەتی ئەدەبی بۆ خۆی گرنگە بە زیاتر ئەو لایەنی تریش بێ خۆشبەختانە پرۆژەکەی ئێمە لەگەڵ پرۆژەیەکە یەکی گرتەوە کە لە وەزارەتی تەربیە ئیشی لەسەرکرا و خستیانە ڕوو ئەوش پرۆژەی بریتیش کاونسڵ بوو یعنی پەرەپێدانی خوێندنگەکان ئێمە کۆمەڵگەی دوای جەنگین یعنی لەبەرەوەی کۆمەڵگەی دوای جەنگی بەردەوام پێویستمان بە پەرەپێدان هەیە پێویستمان بە بوژانەوە هەیە بەردەوام ئەبێ ئەم کۆمەڵگەی ئێمە دەستی تیا بێ بۆ ئەوی ببوژێتەوە و لە دۆخی قەیران ڕزگاری بێت
پرۆژەکە ئێمەیەکی گرتەوە لەگەڵ پرۆژەی پەرەپێدانی ئەوانە لەبەر ئەوەی کە ئێستا لە خوێندنگەکان مامۆستاکان فشار زۆر لە خوێندکارەکانەکان بۆی فێری نووسینی راپۆرتیان کەن فێری نووسینی ئێسەیان کەن ینی وتار بنووسن و فێری ئەویان بکەن کە خۆیان بە دوای ریفرنس و سەرچاوەدا بگەڕێن لەبەر ئەوە ئێمە هاوکات کە ئەم کتێبانە ئەبین بۆ ئەوێ کاتێک مامۆستا ئەوێ راپۆرتێک بە خوێندکارەکان کە بڵێ دوو سەرچاو بەکاربێنە یان سێ سەرچاو بەکاربێنە خۆشبەختانە هەم بۆ مەجای زانستی کتێبی تێدایە و هەم مەجای ئەدەبیاتیشی تێدایە کە لە خوێندنگەکانە ئێمە زمانی کوردیمان هەیە و زمانی ئینگلیزیمانێک کتێبی ئینگلیزیشمان هەیە لە هەمان کاتە هەروەها کتێبی لەسەر مێژوو تێدایە کە زۆربەی خوێندنگەکان بە تایبەتی ئەو بەشانەی کە ئەدەبین ئێمە پێویستمان بە مێژوو بە جوگرافیا لە هەموو ئەم مەجالانەیە کتێبی تێدایە بۆیە بە دڵنیاییەوە کتێبەکانیش هەمووی کتێبی زۆر ناوازن هەندێکیان وەرجێڕانن هەندێکیان نووسەرەکانی خۆمانن بەڵام کتێبەکان کتێبی ئەکادیمین کتێب نین ببورن ینی کتێب زۆر خۆشەویستە لەیم بەس هەندێک کتێب هەیە هەر بە هەڕەمەشی یان کەسێک دەینووسێ بەبێ بەکارێنانی سەرچاو ڕیفرەنسوانە ئەو کتێبانی ئێمە کتێبی زۆر باشن و کتێبی خەڵکە زۆر ناودارەکان ئەوانەی کە لە مەجای زانستا کار دەکەن بۆیە بە دڵنیاییەوە کتێبەکانمان ئەوانن کە سوودێکی زۆر باشیە بێ بۆ هەموو خوێندکارەکان خۆشمان هەڵسەنگاندنمان بۆ کردووە بێگومان بە دووەدا چوون دەکەین هەڵسەنگاندن دەکەین فیدباکماوەکو پێشتر وتم وەرگرتوێتەوە دەزانین کە تەسیراتی خۆی هەبووە زۆر باشە دەستان خۆش بێ بەواز لە پرۆژەی کتێبەکە بێنین بینەوە سەر ئاشەکە قسە لەسەر و ئاشە بکەین بۆ زیندووکردنەوەی ئەم کللتورە جوانەی کە وەکو خۆت باسی لەوە کرد پێشتر لەو ناوچەی ئەم ئاشەبوونی هەبووە تا چەند هەوڵی ئەوەتان ناوە لە کاتی نوێکردنەوەیە هەر شێوازە کلاسیکی کۆنەکی پێوە دیار بێ هەروە بۆ تەواو نوێکردنەوەی ئەم ئاشە چەندێک کاتتان پێچوێەوە بەڵێ پرسیارەکە زۆر باشە لە ڕاستیە چکە زۆر گرنگ بوو بۆ ئێمە کە سیما کە لە پورەکەی خۆی بیهێڵینەوە و نەهێڵینون ببێ لە ڕاستیە لەسەر شێوازی کۆن ئێمە دروستمان کردوێتەوە بەبەر دروستمان کردووە چیمەنتۆمان بەکارهێناوە بەڵام زیاتر ڕووپۆشەکەی بەردا تەواوی ئەگەر ئینەکە پیشان بدا بەردا و لە ناویشەوە هەوڵمانداوە زیاتر ئەو ئامێرانە بەکاربێنین کە خۆی ئاش لە ڕاستیە ئاش چۆن بووە بەو جۆرە ئێساگەر سیرکەن لەو دیمەنانەیە تەواوی ئاشەکە سیرکەن ئەگەر سیرکەن بەردا بەبەرد بەکارمان هێناوە ئەوە نەیەکەیەتی ئەوە نەی ئاشەکەەوە پێوترێ نەی ئاوەکە لێ ئەمبار دەکرێت کۆ دەکرێتەوە خەز نەکرێت و لە ڕێگەی پرێسکردنی لە خوارەوە لە ڕێگەی بۆریەوە تەسکردنەوەی مەجای ئاوەکە خێرایی پرێسێکی زۆر بەهێز دروست دەکات و زەختێکی فشارێکی زۆر دروست دەکات چکاوە نزیکەی 14 مەتر بەرزە ئەو ئاوە کە لەسەر ئاوەکەی تێدەڕژێ ئاوەکە خەز نەبێ و قووەتێکی زۆر دروستەکە لە خوارەوەی ئاشەکە لە پشتی لە بڵین لە ژێرەوەی ئاشەکە لەو دیوەوە پەروانەی دار هەیە ئەم پەروانانە لەسەر وەکو ئاسنێکی خڕ هەیە وەکو بۆڵبرین وایە ئەو بەرداشەی لەسەر وەستاوە کاتێک ئەو زەختی ئاوە لی دەدا بەردەکان هەڵدەسوڕێ و لەسەریشەوە دۆڵاوێگەی ئەو دۆڵاوە گەنمی تایە ئەو گەنمە کە دەویا کۆکراوەتەوە گەنمەکەی لەسەرەوە تێەکەی لەگەڵ جوڵانی ئاشەکەیە ئەم دارێک هەیە کە پێوی بەسراوەتەوە ئەم تەختەیە زەبزەبات دروستەکە گەنمەکە بە پێی خۆی جۆرئە گەنمەکە دێتە خوارەوە و دوایی دەتوانێت ئاردێکی جایسەر نەماوە جاران دایکانی ئێمە لە شاریشدا ئەمە هەبوو دەستارڕە بۆ وایەترشان و بۆڵیان وەرزشیش بوو بەخواوایە ئەمە لە بەری دەستار بەکارەهات کاک شەماڵ لە سەردە قسەکان تەوت مەبەستمانە بیکەین بە بابەتێکی گەشتیاریش وانە ئێستا ئەم ئاشە کارەکات ئەم ئاشا هەندێک لفتی تەکنیکی بچوشی هەیە ئەوانە چارەسەر دەبێت و ئیتر دەکەوێتە گەڕ کە کەوتە گەڕ مەساحەیەک هەیە لە بەردەمی ئاشەکەیە وەکو شوێنەکە زۆر جوانە شوێنێکی وەکو سەیرانگایە گوایە ڕاستی ئێمە لەگەڵ گوندەکە ئەنجومەنی گوندەکە و بەڕێزان لەوێ قسەمان کردووە بۆ ئەوەی ئەوان لە ئایندەیە بیکەن بە شوێنێکی گەشتیاری بۆ خۆیان و سوودێکی خەڵکێکیش لە سلێمانی لە هەر شارێکترەوە گەرمی هەبی بێگومان جگەل لەوە ئێمە ساڵانە گەشتی زانستی کۆلێجەکانی زانکۆی سلێمانی و زانکۆکانی ترمان هەیە بە تایبەتی بەشی شوێنەوار بۆ بەشی کشت و کاڵ ئەوان دەتوانن مامۆستاکان هەر لێرە و پێشنیاریان بۆ دەکەم بۆ گەشتە زانستیەکانیان خوێنکارەکانیان بەرن بۆ ئەو شوێنە بۆی بیبینن
و ئەو شوێنە ببینن و هەم سروشتی گوندەکە خۆی زۆر زۆر جوانە. ئەم گونداکرێتە شارواژێڕۆنیە؟ بەڵێ ئەم گوندە لە شار باژێڕە ئەتوانن بیان بن بۆیەوە ئەو پرۆژەیە ببینن چکا پرۆژێکی بەڕاستی سەرسوڕهێنەرە لە ڕێگەی ئاوە تەواو دۆستی ژینگەیە بەبێ ئەوەی هیچ وزەیەکی وەکو کارەبا و ئاوەکەی وشک ناکە. ئاوەکەی لە هاوینە کەم دەکا بەڵام قوتی ئەوەی ئەبێت لە هاوینیشا پاشەکە ئیش پێ بکە بەڵێ. ئەمە پێشنیارمان بۆ خەڵکی گوندەکە کردووە ئیتر لە بەردەمی ئاشەکەشە تەنورێک دروستەکرێ بۆ هەر کاتێک ئاردەکە هاتە دەرەوە دەتوانێت کولێرەکەش لەوێ یەکسەر. بەڵێ کولێرەکەش کەسێکی زۆر خۆشە بێ. زۆر جوانە شوێنێکی زۆر جوانە و ئەو خەڵکی ئەویشمان بە شایستە زانیەوە بۆ پلانی ترتانەیە بۆ گوندی ترۆک و دوایین پرسیار ینی باشی گوندی تر ئێمە پرۆژەکانمان بەردەوامە بیرۆکەی ترمان هەیە بۆ نسبەت کتێبەکانیشەوە ئێمە هەفتەی ئایندە ڕۆژی شەممە لە شارباژێر لە بەڕێوەرەتی پەروەردەی شارباژێر 16 قوتابخانەی تر بەسەر دەکەینەوە کتێبیان بۆ دەبین بۆ پرۆژە کولتوریەکانی تریشمان بێگومان بەرنامە و ئەجەندای خۆمان هەیە کە لە ئایندەیە جێبەجێیانەکەی. دەست خۆش بە کاک شەماڵ، بەهۆی بەردەوامیتان.